I feel nauseous, believe me. Never had a lot of shit come easy. Had to work hard, struggle just to be me. Had to rise up just so they could see me. Did what I had to do just to feed me. And what was left over I put towards my dreaming. But the only thing in life that has meaning are the things you gotta work for, believe. سەرەڕای ئەوەی من باوەڕم وایە بست بە بستی باشوور سەرخان و ژێرخانی فرۆشراوە کە دیارترینیان نەوت و غازەکەیەتی شاخ و دەشت و دۆڵەکەشی بە دەستگا تەجەسوسی و گوماناویەکان بەشراوە کاتێکە بینم خەڵکی کوردستانیش لە ژێر باری هات و نەهاتی موچەدا دەناڵێنن بەڕاستی دەقاوداق ئەو پێناسەی و قوتابخانەم بۆ ئیستیعمار دێتەوە یاد کە دەوترا داگیرکار وەک مێشولە خوێنی گەلانم ژێت چەند ڕۆژێکە وەک تاوەتەرزەی بەهار باسی بەتاڵانبردنی زەوی شارە حەیاتەکەیە ئەوەی جێگای تێڕامانە کە لە گوندەکانی شاریش ئەڵێن فریاکەون شار تاڵان کرا باشە ئێوە بۆ تەشریف نابنە دادگا و گرتوخانەکان کە پڕن لە چیرۆکی ئەو بەندکراوانەی چەند مانگ و ساڵە لە زیندانە بە تۆمەتی دزینی مۆبایلێک یان چەند سەد لیتر گازێک یان تۆمەتی دزینی شتێکی بچووک کە هیچ بەهایەکی نییە لە ئاست دزیە گەورەکاندا کە لەم ڕۆژگارەدا دەکرێت هەر بەڕاست ماوەیەک دزینی قوتۆشیرەکە بازاڕی گەرم بوو تۆ بڵێ هەر ئەوان نەبوو بێتن وڵاتیان ئاوا تاڵان فرۆش کردبێت باشە ئەگەرزانن شار تاڵانەکرێ و بەڕاست دڵتان ژانەکات فەرمونون ئەوە دادگا و ئەوە یاسا و ئەوەش زیندان لەژێر ئیختیاری خۆتاندایە ئیتر چاوەڕێی چیەکە یان هەر حەستان لەوەیە ببنە پاڵەوانی میدیاکان تا خەڵک بڵێت بەڕاستی خەلیفەی حەق و ڕاستن وەلێ تاریخی قسە و بازاڕی پۆپۆلیستی بەسەر چووە بە قەولی ئێرانیەکان ئەڵێن 200 وشە هێندەی یەک کردار جێناگرێت تۆ بە ڕەمز قسەمان لەگەڵ مەکە بست بە بستی شارە زانی چی لێ دێت کەوەندە شارتان خۆشەوێت لەبەر ئەوەیە بۆ هەر بستێکی بەشت ئەوێت دێر زەمانە خەریکی هۆنینەوەی ئەم گوریس و زنجیران بە ناوی بۆ میلەت و لە پێناو میلەتدا ئەڵێم خۆیا بە مارگیش بێ بمبەیتەوە سلەیمانی ئەڵێم خۆیا بە مارگیش بێ پێم بەیتەوە سلەیمانی ئێرە سلێمانیە ئێرە سلێمانیە ئەو شارەی کە هەتا سەر بۆ کەس نەبووە بۆیە حەق بوو ناو برنرایە شاری پەند و عیبرات سروشتی ئەم شارە وایە زۆری بردە کەشکەلانی فەلەک و زۆریشی لەسەر قولەوە بەردایە خوارەوە ئەم شارە نەفێڵی لێ ئەکرێت و نە لە خشتە ژەبرێت نەنهێنی تێداو نەبێت و نەدەستیش لە کەس ئەپارێزێت بۆیە کەسیش ناتوانێت دەستی چەوری پێدا بسرێت چەند ڕۆژێکە هەواڵ گەرمە دەڵێن شار داگیر کراوە زۆر خەندەدارە کاتێک هەمەکاری شار خۆی بڵێت وەرن فریاکەون وا شار فرۆشرا و داگیر کرا وەلێ شار نەجوابی دایەوە و نەسەریشی بۆ لەقەت ئیتر جێگەی ترسە هیچ کات سلێمانی بە ئەندازەی ئێستا غەرقی بێدەنگی و ماتەم نەبووە هیچ کات بە ئەندازەی ئێستا کەمدوو ئارام نەبووە کاتێک سلێمانی بێهیوا بێت لە سیاست لە قسە و بەشداری کاتێک هاتوو هاوار و دەنگی ئازادی مەخسەرە و نوکتەبازی هیچ باکی نەبێت لە ڕووخانی پردەکانی پێشوو دوای خۆی لە ناو گێژاوی خۆیدا خول بخوات ئیتر جێگەی تێڕامانێکی قوڵە قوڵ فرۆشتنی گۆیژە و باخی گشتی و بەرلوتی مەڵبەندی یەکی سلێمانی و نەخۆشخانەی شیرەکە ببێتە باسوخواسی میدیا و سۆشیال میدیا و ڕۆژنامەکان کەچی خەڵکی شار بێدەنگی هەڵبژێرێت دەبێت ئیتر سیاسی و کاربەدەستانی شار لەو بێدەنگیە تێبگەن و بزانن چۆن دەستیان ناوەتە گەروی سلێمانی و
وا خەریکە ڕۆحی داهاتووی بەسەر لاکی ڕابردوویدا دەرەچێت. بۆیە فرمێسکی گەوجاندنی هەندێک سیاسی لای ئەوان هیچ مانایەک نابەخشێت. خۆی هەر کەسێک هەوڵی دابێت ئەم شارە بخنکێنێت، خۆی دوجار غرقی خاک و خۆڵی دەبێت، چونکە ئێرە سلێمانیە و کەس خاوەنی نییە جگە لە ئەهلەکەی خۆی. سلێمانی ئەی شاری منداڵی ئەی شاری پڕنە یادگاری شاری هەزار و یەک گۆرە